دوای ئەوەی لە مانگی 11 ساڵی ڕابردووەوە دابەشکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی عێراقەوە ڕاگیرا ماوەی زیاتر لە هەفتەیەکە بڕیارەکە هەڵوەشاوەتەوە و دابەشکردنی بەشە خۆراکی هەشتەمی ساڵی 2025 دەستی پێکردووە. پێشووتریش دەنگۆیەک هەبوو کە ڕێژە و جۆری بەشە خۆراکی مانگانە کەم دەکرێتەوە، بەڵام بەڕێوەبەری دابەشکردنی خۆراکی سلێمانی دەڵێ ئەو دەنگۆیانە دوورن لە ڕاستیەوە و دۆخەکە هاوشێوەی ڕابردوو دەبێت. هەرچی پەیوەستە بە گرفتی پارەی نێوان بەڕێوەبەرایەتی بازرگانی هەرێم و وەزارەتی بازرگانی فیدراڵ بەڕێوەبەری دابەشکردنی خۆراکی سلێمانی دوو ئەگەری خستە ڕوو. مەسلەی پارەکەی بەغدا هەتا ئەم دەقیقەیەمە ئەم مانگە هەمان بڕمان وەرگرتووە لە خەڵک، بەڵام ئایا نازانین دوای ئەمە بۆ ساڵی 2026 واتە سەبەتەی یەکەم ئەوە کەوێتە بینی وەزارەتی بازرگانی عێراق و وەزارەتی بازرگانی بەغایە. ئەگەر بێت و ئەوەش پسە پێنرێ بە سەرمانە ئەو تا لە بەغاش بە هەمان شێوە پارەکە زیاد بێت، وەزەم تەسیرێکی ئەوتۆی نابێت. ئەگەر هەر هاوڵاتیەک 250 دینار بات کاریگەریی ئەوتۆی نابێت لەسەر هاوڵاتی، بەڵام هەتا ئەم دەقەیە نازانین ئایا لە سەبەتەی ئایندە سەبەتەی 2026 ئایا ئەو بڕە وەرەگیرێت لە هاوڵاتی یاوکە خۆی مێنێتەوە. لە ساڵی 2023 و 2024 دە بەشە خۆراک بەسەر هاوڵاتیان دابەش کرا، بەڵام لە ساڵی 2025 بۆ 8 مانگ کەم بووەوە. بریکارێکی دابەشکردنی خۆراکی ژەڵێ کەس نازادێت ئەو بەشە خۆراک و بەشە ئاردەی مانگەکانی دیکە کێ دەیبات و کێ دەیخوات. ئەم حەسانش کە نای ئەفەوتێ ئیتر ئێمە نازانین لە مەینان کێ ئەم حەسە ئەخوات. لە ساڵێکە 3 مانگ ئاردی خەڵک نەیە یا شەکر و چای واڵین بە ئام پێڵین سەبەتی خۆراک نەیە، ئایا ئەو 3 مانگە بۆ نایە؟ ئایا هاوڵاتیان ئەو 3 مانگە بە ڕۆژوون؟ ئایا هاوڵاتیان ئەو 3 مانگە خەوتون لە ماڵەوە یا هەشتە خۆن؟ جاروای شتی کەوتووە، جاروە هەیە بەشە خۆراکی مانگێک دوو کەرەستە هاتووە، زۆر شتی بڕاوە ئەویش نەهاتووە، دوایش کەس نازانێت کە قەرەبوویە کاتەوە کەزانن چی لێیە. بە پێی زانیاریەکانی پەیام جگە لە گرفتی کەمی زەیت هیچ گرفتێکی مادە خۆراکیەکانی مانگانە بۆ مانگ و نیوێکی دیکە لە کۆگاکانی هەرێمی کوردستان نییە. 1,742,632 کەس لەلایەن بەڕێوەبەرایەتی بازرگانی خۆراکی سلێمانی و بەشە خۆراکیان پێدەدرێت و لە ماوەکانی ڕابردووشدا 371,000 کەس بەهۆی بەرزی ڕێژی داهاتی کەسی و گەشتکردن بۆ دەرەوەی وڵات و مردنەوە کەم کرابووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.